لە کاتێکدا ژنان گیرۆدەی ئەقڵیەتی پیاو سالاری و تونند و تیژین، بەڵام هەواڵی ماڵپەڕەکان لە بری خستنەڕۆی کێشە و ئازارەکانیان لە دروستکردنی خواردن و ڕازاندنەوەی ماڵدا کۆبوونەتەوە کە من ئەو ڕۆژانەی هەواڵی کوشتن، سووتان و تونند و تیژی بەرامبەر ژنێک بڵاو نەبێتەوە. بەڵام بەشێک لە ماڵپەڕەکان وەک دەڵێن مێش میوانیان نییە. ماڵپەڕەکان زۆرینەیان هیچ بەشێکیان بۆ ژن نییە، یاخود لە چوارچێوەی خێزاندا بابەتەکانیان دادەنرێن. ئەو بابەتانشی کە دادەنرێن لە دروستکردنی خواردن، چۆنیەتی ماڵ ڕێکخستن و پەروەردەی منداڵدا خۆیان دەبیننەوە، وەک ئەوەی ئەم کارانە تەنها ئەرکی ژن بێت. لە بەرامبەریشدا هیچ گرنگیەک بە کێشە بنەڕەتیەکانی ژنان نادرێت و ئەگەریش هەواڵی کوشتنی ژنێک بڵاو بکەنەوە، ئەوە لە ژێرناوی کێشەی کۆمەڵایەتیدا کۆتایی پێدەهێنن. ئەم دۆخە تەنیا میدیا کوردیەکانی نەگرتووەتەوە، بەڵکو کۆی میدیاکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم کێشەیەیان هەیە. بۆ نمونە لە تۆڕی میدیایی ئەلجەزیرەدا بەشی ژن لە ماڵپەڕەکەدا زۆرینەی بەڕازاندنەوە و دروستکردنی خواردن پڕ دەکرێتەوە. تێڕوانینی دەستگا ڕاگەاندنەکان لای ڕۆژنامەنووسان بووەتە جێگەی ڕەخنا، وەک کارێکی نەشیا و دەیبینن. ژینەر محەممەدی هەواڵساز دەڵێت لە کاتێکدا توانە و بەرپرسیارەتیەکانی ژنان زۆرن، بەڵام بەشی ژن لە ماڵپەڕەکاندا بە بابەتە ساردەکان پڕدەکرێنەوە. بەگشتی میدیا زۆر کات لەسەر ئەوواکەن کە جیاوازی جەندەری نەهێڵن، هەوڵی باڵانسکردنی جەندەریان لە کۆمەڵگەیە، بەڵام بەداخۆ زۆر جار هەر ئەو میدیانە خۆشیان بەشێکن لەو جیاوازی جەندەری کە دروست خوان ئەو جیاوازی جەندەریە دروست دەکەن بەچی بەوەی کە هەرێکیان یان زۆربەیان بەشێکی تایبەتیان بەشێکیان تایبەت کردو بە ژنان بۆ مەجای ژنی تر، ڕێگە ئەلکترۆنیەکان بەیان تەلەڤیزیۆن و دەستگا ڕاگەاندنەکانی تر بە، بەڵام ئەبینیت لەو بەشێکی تایبەتیان کردووە بە ژن زیاتر باسی خواردنە، باسی کارکردن لە چوارچێوەی ماڵە، باسی پەروەردەکردنی مناڵە، باسی ڕازاندنەوەی ماڵە، کە بەداخەوە ئەمانی توانە بەرپرسیارەتی ژن بەس ئەوە نییە. ژن ئەو شتانی کە هەمووی باسمان کرد بەشێکیشی ئەکەوێتە ئەستۆی پیاو دوجار، بەڵام بەرپرسیارەتی ژن زۆر لەوە زیاترە، ئەکرێت زیاتر گرنگی بەلایەنەکانی تر بدرێت. بۆ نمونە توانە و چالێکیەکانی ژنان لە مەجالەکانی ترا بخرێتە ڕوو. کۆمەڵگەکان دەستگاکانی ڕاگەاندن زۆر جار خوان ئەو بە مەبەستەکەن زۆر جار بێ مەبەستەکەن، ئەوەی کە بە مەبەستەکەن زیاتر پێم وایە بۆ مەجای بزنسەکەیە، چونکە بەتێونەتەیە ئەو جۆرە بابەتانە زیاتر مەجای ڕێکلامکردنی تیا ڕێکلامیش دوجار داهاتێکی باشە بۆ ئەو دەستگا ڕاگەاندنانە. زۆر جاریشتان هاچاودێکەریە، چونکە ئەبینن یعنی ئەوان دیراسی وەرگرەکانی خوانەکەن، ئەزانن کە وەرگرەکانیان ئەو جۆرە بابەتانەیان نەبێت، لەوانەیە ئەویان بەلاو مهمتر بێ وەک لە مۆزوعێکی قەزەی ژن، ئەبینن کە ئەوان زیاتر کلیک لەو جۆرە بابەتانەکەن، بۆیە دەستگاکانی ڕاگەاندنیش بۆ زیاترکردنی فۆڵۆوەرسی خوان زۆر جار پەنابەنە بەر ئەم جۆرە بابەتانە. خەنسا معروف هەواڵسازێکی دیکێ و دەڵێت میدیاکان پرسەکانی ژن لای کۆمەلگا بچووک دەکەنەوە و بە ئەرکی ناوژنانی دەستگا ڕاگەاندنەکانیشی دەزانێت کێشەی ژنان بە کێشەی خۆیان بزانن. زۆرێک لە میدیاکان و لە نێویش میدیای کوردی کاتێک کە بۆ نمونە ژنێک ئەکوژرێت بابەتەکە زۆر بچووک ئەکەنەوە، لە مانشێتێکە ئەنووسن ژنێک بەهۆی کێشێکی کۆمەڵاتیەوە کوژراوە. لە کاتێکا کە ئەم کێشەیە زۆر گەورەیە و پێویستە میدیای کوردی گرنگێکی زۆری پێبیە، چونکە بەڕاستی بمانوێ نەمانوێ میدیا خەڵک ئاراستە دەکات، کۆمەڵگا ئاراستە دەکات، کاریگەری زۆر گەورەی لەسەر کۆمەڵگا هەیە. ئەگەر میدیای کوردی گرنگی بە ئەم بابەتانە بیا و کێشەکان بە بچووکی سێر نەکات و کێشەکان بچووک نەکاتەوە کێشی ژنان و تونند و تیژەکان کە بەرامبەریانەکرێت بێگومان کۆمەڵگا تێڕوانینی ئەگۆڕێ بەرامبەر بە کێشەکان، بەڵام کاتێک کە میدیای کوردی زۆر بە بچووکی لە کێشەکان ئەڕوانێت و لە مانشێتێکی زۆر سادەیە، بۆ نمونە ناونیشانێکدا ئەنێ بۆ کوشتنی ژنێک، ئەم شتە لە بەرچاوی خەڵک زۆر ئاساییە بێتەوە و پێیان شتێکی سیر نییە و زۆر بەلایەنەوە ئاسایی. بەڕاستی لە کۆتاییشدا کەسێک کوژراوە، ژنێک کوژراوە، خۆی کوشتنی ژنێک یان کوشتنی کەسێک زۆر تاوانێکی گەورەیە.
کارکردن بۆ ئەوەی کە ئەم بابەتانە ببنە بابەتی سەرەکی میدیا و گرنگێکی زۆریان پێ بدرێت زمینە سازیەکی زۆر باشی ئەوێ بەڵام ئەمە ئەوە ناگەێنێت کە ئێمە هەنگاوی بۆ نەنین. هەر ژنێک لە هەر دەستگایەکی میدیایی کار دەکات ئێستا بەرپرسیارانە کار بکات و خۆی بە بەرگریکار لە مافەکانی ژنان بزانێت بێگومان هیچ نەبێت هەنگاوێک ئەچینە پێشەوە بەڵام ئەگەر بەردەوام پێمان وابێت کە بە ئێمە چارەسەر ناکرێت و لای ئێمە لای خۆشمانەوە ئیش بکەین دوجار لەبەرەوەی بەڕێوەری کەناڵەکە پیاوێکە یان لەبەرەوەی زۆربەی کۆمەڵگاکەت بەو شێوەیە کێشەکە چارەسەر نابێت بێگومان هیچ چارەسەرنابێت بەڵام لای خۆمانەوە هەر کەسێک هەر ژنێک لە هەر میدیایەک ئیشەکات لای خۆی هەنگاو بنێت بۆ چارەسەرکردنی کێشەکانی ژنان خۆی بە بەرگریکار لە مافی ژنان بزانێت کێشەکانی ژنان بە کێشەی خۆی بزانێت پێم وایە کێشەکانی ژنان تا ڕادەیەک ناڵین چارەسەرە بن بەڵام هیچ نەبێت تۆ لە لای خۆتەوە وەک ژنێک بەرپرسیارانە مامەڵە بکەیت ئەو زۆر باشە.